سەلمان ڤاینەر لە هەندستان سەلمان خانیان هەیە قەیچێکە با لە کوردستانیش سەلمان ڤاینەرمانە بێ سەلمان باشترین ڤاینەری کووردە پێویستی بە ئڤێنت و ڕێوڕسم نییە زۆربەی ڤیدیۆکانی ملیۆنەها ڤیویان تێپەڕاندووە ڤیدیۆکانی لە زۆربەی فلیمە سینەمایە کوردیەکان چێژ بە خشترە کە ملیۆنەها دۆلاریان بۆ سەرف دەکرێت کارە سەیرەکانی ئەم گەنجە لەوەدایە تەنها بە مۆبایل و چەند شتێکی سادە تۆمار دەکرێت ئایا نهێنی ئەو گەنجە لە چیدایە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بیت یاخود بۆ پەیوەندیکردن ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە لە ڕێگای سناپچاتەکەمان دەتوانین بۆ کۆمیدیا بگرین و پێ بکەنین وە فلیم هەم مادی و هەم ماهنەوی سوودی بۆ وڵاتان هەیە بەڵام تاوەکو ئێستا لە کوردستان هیچ فلیمێکی سینەمایی نەبووتە جێگای مادی و ماهنەوی لە زۆربەی وڵاتان بە فلیمەکانیان دەناسرێنەوە و زۆربەی خەڵک سەفەر بۆ وڵاتانە دەکا بە بۆنەی ئەوەی کە فلیم لێ دەرهاتۆوە شوێنەوارەکان بەسەر دەکەنەوە و چەند گەنجێکی خۆشەویست زۆر بەتوانە ئەوانیش گروپەکەی سەلمان نەوزاد وەکو ئەکتەری سەرەکی گروپەکە دەستنیشان دەکرێت و پێک دێن لە 5 کەس ئەو گروپەیە توانیان لە کەناڵ یوتیوبەکەیان بە مودەی 4 ڕۆژ تەنها 1 ملیۆن ڤیو بۆ خۆیان کۆبکەنەوە و ئەو گروپە بە سەرکەوتووترین گروپی ڤاین دەستنیشان کراون واروەها چاوەڕێی ڕۆژێکی گەشت و ئایندەیەکی گەشت لە سینەمای کوردی و لە بەشی ڤاین لەو گەنجانە چاوەڕێ دەکرێت ئەو گەنجانە بەو فلیمە دەنگدانەوەیان دەرێنا کە لاسایی فلیمێکی هندی دەکەنەوە و بازدەوە دەکەن چۆن بیرۆکی ئەو فلیمەتان بۆ هات دەڵێ هەر لە منداڵیەوە من و هاوڕێکانم تاوەکو دەتوانین هاوڕێی منداڵی کۆڵانی یەکترن و بیرۆکی ئەویان کرد کە دەست بۆ کارە بکەن ئەو گەنجانە هەر لە منداڵیەوە ئەو بیرۆکەیان بۆ هاتووە گەر سەیری فلیمە کۆنەکانیان بکەی دەبینی تەمەنیان زۆر منداڵە لە ئێسادا هیچیان نەگەیشتوونەتە 20 ساڵ ئەو گەنجانە دەنگدانەوێکی ئێکجار زۆریان بە دوای خۆیان داهێناوە و بازەوە دەکرێت چۆن بەچی ئەو ڤیدیۆیانە ڕیکۆ دەکەن لە وەڵامدا دەڵێ تەنها و تەنها بۆ مۆبایلێکی ئاسایی ئایفۆن ئەو کارانە دەکەین وەروەها دەڵێتم بە لاپتۆپێکی شڕۆوەڕێش ئەو کارانە دەکەینەوە زۆربەی کات تاخیرمان دەکاتن لە کاری ئیدیت وەروەها ئەو گەنجانە بوونەتە جێگای نمونەیەک بۆ ئەو کەسانەی کە دەڵێن ئەگەر شتێکی فول کوالیتیمان لەلانە بێ ناتوانین ئیش بکەین ئیش دەبێ فکرێ بێ دەبێ حەز بێ ئەگەر بە کەمترین شتیش بێ دەتوانی بەهرەکانی خۆت بۆ خەڵک نیشان بدەیت و هیچ کاتێک بیر لەوە مەکەوە ئەو کاتێک کامل موادت پێ بوو ئەو دەست بەکار بکەی هەموو کارێک دەبێ لە سەرەتاوە بەشتی ئاسایی کاتێ تۆ توانیت بگەیتە ئەو ئامانجا ئەو کاتە زۆر ئاسانە بەشتی پرۆفیشناڵ کار بکەی و باسی لە فلیمە هندیەکەیان دەکەن ئەو فلیمە نزیکەی 4 مانجی خایاندووە بە دەرهێنان و بە ئەدیتکردنی بەڵام بە 4 ڕۆژ گەیشتە 1 ملیۆن هەموو خەڵک لایەن سیر بوو ئەو چاویلکەیە چۆن ئاوە فڕێدەدا تو دەکەوێتن سەر چاوی هاوڕێکەی ئەویش لە وەڵامدا دەڵێتن بە پەتێکمان بەستۆتەوە واروەها ڤیدیۆکەمان گەڕاندۆتەوە بۆیە ئاوا دەکەوێتە سەر چاوی هاوڕێکە واروەها ئەوەی سیر بێ کە بۆ جێگای تێڕوانینی ڤیدیۆکە کە ئەویش نالەکە بوو کە دەفڕێ لە ئاسمان و دەڕوا دەرکاکە دەکاتەوە ئەو فلیمەش دەنگدانەوێکی باشی هەبوو وە لە ئێستاشدا نزیکەی 800,000 سەبسکرایبیان هەیە لە کەناڵ یوتیوبیانوە نزیکەی 3 ملیۆن و 800 بینەریان هەیە بە هەموو ڤیدیۆیەکانیانەوە ئەو باز لەوە دەکەن سادەی جلوبەرجیان و سادەی ئەو شوێنەی کە فلیمەکان لێ بەرهەم دێنن بۆتە ئەوەی کە بینەرێکی زۆریان هەبێ ئەو بازە سیناریۆکەیان دەکەن دەڵێ زۆر جار
من و دایکم و باوکم دادەنیشن و هاوڕێکانیشمان گاز دەکەین. سلمان دەڵێ اینجا سیناریۆکە دەنووسینەوە زۆربەی جار لە فلیمە هەندیەکان، زۆربەی جار لە ماناتی ڕۆژانەی خەڵک و ماناتی ژیانی خۆمان ئەو ڤیدیۆیانە دروست دەکەین. بەڵام کاتێک دەچینە شوێنی تەسویرکردنی ڤیدیۆکان سەتان سەد بیرۆکە و سیناریۆکە دەگۆڕدرێ. کاتێ سەیری سیناریۆکە دەکەی و کاتی سەیری ڤیدیۆکان دەکەی زۆر لێکتری جیاوازین تاوەکۆ ئەو کاتەی نەگەینە ئەوەی کە ڤیدیۆکە تۆمار بکەین بیرۆکەکانی ڕاستەقینەی دەرناکەون بەڵام لەگەڵ کارکردنی دەردەکەوە. واروەها دەڵێتن سلمان ئێمە تاوەکو ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیدار پەیوەندی پێمان نەکردو وەروە ئەو کارانی خۆمان دەیکەین تەنها ئەوێ و چەندین کەس ڕەخنەی ئەویان لێگرتن کە کارەکانی هونەری چەند هەڵەیەکی تێدایە بەڵام ئێمە وەکو ستافی کلیل میدیا هیچ هەڵەیەکی تێدا نابینین لەبەرەوەی ئەو گەنجانە شتێکی خەیاڵیان کردووە تاوەکو ئێستا چەندین ملیۆن دۆلار لە فلیمەکان سەرف کراوە و تاوەکو ئێستا ئەو بینەرەی سلمانیان نەبووە. واروها بیرۆکەکانی زۆر جوان و سەرنج ڕاکێشە. وەکو پێشنیارێکیش بۆ گەنجە جوانەیە پێویستە کەناڵی یوتیوبەکەیان ئەکتیڤ بکەن و تاوەکو ئێستا ئەو بینەرە زۆریان هەبووە ئەگەر ئەکتیڤ کراوەیە نزیکەی 20,000 دلار واتە 2 دەفتەر دۆلار زیاتریان وەردەگرێت بەڵام دیارە ئەو گەنجانە کەناڵی یوتیوبەکەیان ئەکتیڤ نەکردووە. ڕاستە زۆر کەس دەڵێن پارە لە کوردستان بەدەست نایەتن لە ڕێگای یوتیوبەوە بەڵام هی ئەوان زۆر جیاواز و بینەرێکی ئەگزار زۆریان هەیە پێویستە بە زووترین کات ئەکتیڤ بکەن و هەروەها ئێمەش چاوەڕوانی ئەوە دەبین ڤاین و فلیمی زۆر جیاوازتر لەو گەنجانە ببینین. لە هەندستان سەلمان خان هەیە با لە کوردستانیش سلمان ڤاین هەبێتن قەیچیەکە ئێمە سەیری ئەوان دەکەین با لە مەودووە هندیەکان و ئەمریکان تەواوی جیهان سەیری فلیم و سینەمای کوردی بکەن و هیوادارین تەواوی گەنجانمان سوود لە ئەزمموی ئەو گەنجانە وەربگرن تەنانەت نەک ئیشی ڤاین بکەن لە هەر کارێک پێیان خۆشە دەتوانن بیکەن و چاوەڕێ هیچ شتێکی زەخم نەکەن تاوەکو دەست بەکار بکەن لەو ڕۆکۆ زووتر نیە دەست بەو ئیشەی بکە کە خۆت دەتەوێ. هەموو کاتێک باش توینەکان دەبینین ئیشاءالله. زۆر سپاس بۆ سێنکردنەوەی ڤیدیۆکەمان ئەو پێتان خۆشە ئەم زارە لەسەر چ کەساتێشتری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێرتان بینەچەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی کار و چالاکی ڕۆژانەمان ببینی وەروها بۆ پەیوەندیکردنیش لە سناپچاتەکەمان و ڕاستەخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لای ئێمەیە لا کلیل میدیا.